هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکانی باشووری کەرکووک نەبەردی گەورە بۆ گەلەکەیان تۆمار دەکەن. لەو چوارچێوەدا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا هێزەکانی لیوای 1 و لیوای 6 پێشمەرگە گورزی بەهێزیان لە چەکدارانی داعش وەشاندووە. لە دوێنێ سعات 5ەوە هێزەکانی دوشمن بە هەموو جۆرە چەچێک هێرشیان کردوتە سەر سەنگەرەکانی پێشەوە لە گردی تەلوەرد و لە مەکتەب خالید هەردوو لیوای 1 و لیوای 6 بە قارەمانان لیان هاتوونەتە دەست و چەند جارێک تێکیان شکاندونەتەوە. ئیمڕۆژ هەڵبەتە تا سعات 9 شەو دوێنێ بەردەوام بوو. ئیمڕۆ جارێکی تر لە سعات 7 بەیانیەوە شەڕ لە هەردوو مەحوەرەکە بەردەوامە شەڕ هەیە. ئەوەی مای خۆشببختیەکە لێرەوە حەزەکەم بە هەموو لایەکی ڕابگەێنم ورە بەرزی پێشمەرگەیە خۆڕاگرانە لە سەنگەرەکانە خۆیان ڕاگرتووە. فەرماندە و پێشمەرگە نییە چێ فەرماندەیە و چێ پێشمەرگەی هەمووی لە سەنگەری پێشەوەیە. ئەمە نیشانەی ئەوەیە کە پێشمەرگە زۆرتر پشتیان بە فەرماندەکانیان قایمە، زۆرتر دڵسۆزانە دیفاع لە کەرکووکەکان هەموو لایەکش دڵنیاکەینەوە بە دڵنیاییەوە ئەیڵێن کە یاخود سەرماندانین یا پارێزگاری لە کەرکووک بکەین بە هەموو مانایەک. لە نەبەردەکانی هێزی پێشمەرگەدا لە ناوچەکانی تەلوەرد و مەکتەب خالێت بەدەیان چەکداری داعش کوژراون و هێزی پێشمەرگەش بە ورەیەکی پۆڵاینەوە بەرگری لە خاکی کوردستان دەکات. بە پێی ئەو زانیارانەی پێمانەگا لە شەڕەکەی دوێنەیە دژمن زیاتر لە 20 کوژرا و برینداری هەیە لەم دەڤەرە. بەڵام هەڵبەتە لە زیادبوونە لە کەمبوونە ژمارەکان ئینسان لای معلوم نییە، تەنها ژمارەکان بەپێی سەرچاوەکان ئێمە دەیزانین. بەڵام لە خۆڵی تەلوەرد کە هجوومەکان کرد وشکا بوونەوە چەندمەی تێک لە بەردەستی پێشمەرگای بەجێما بوو. ئەم دیمەنانە دیمەنگەلێکی دروستکراونین و بۆ فیلمێکی دۆکمنتاری شوێنە نەژیراون، بەڵکو دیمەنی ڕاستەقینەی بەرگریەکانی هێزی پێشمەرگان کە لە ناوچەکانی باشووری کەرکووک بە شێوەیەکی شێرگیران لەلایەن فەرماندە مەیدانیەکانی هێزی پێشمەرگەوە فەرماندەیی دەکرێن. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.